ئێمە وەکو کەس و کاری شەهیدان لە جاران سوورترین لەسەر داواکاریەکانی خۆمان و جگەل لە ڕادەستکردنی بکوژان و بە سزا گەیاندنیان لە دادگا هیچ ڕێگایەکی تر قبول ناکەین و ڕەتی دەکەینەوە سازش لە یەک بڵۆپە خوێنی شەهیدەکانمان بکەین. ئارامگرتنمان تەنها لەبەر لە چاوگرتنی دۆخی هەرێم بەگشتی و شارەکەمانە بە تایبەتی و دەمان هەوێ یاسا سەروێر بێت و لە سەردنی مافی خوێنی ڕۆڵەکانمان نامان هەوێ ئێمەش وەکو ئەوان کەیسی خوێنی ڕۆڵەکانمان بە شێوەیەکی نایاسایی و عەشایری یەکلا بکەینەوە. بەڵام ئێمە ئەبێ ڕۆژێک دابێت کە خوێنی ئەو شەهیدانە بەدەستی خۆمان بسێنین و بیان بینە ناو قەفەزی ئینتیهامەوە. بەڵام داواکەم جارێکی تر خەڵکی خۆڕاگر بێ بەرامبەر بە خوێنی شەهیدان. ئەو شەهیدانە لە ڕێگای ئازادیدا شەهیدکران، نەک لە ڕێگای ئەوەیدا کە بۆ دەستکەوتی مادی و معنەوی خۆیان ژیابێتن.